بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت ئەزیزانم ئەم کاتە و گەشتکاتێکتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی گفتوگۆ هاتمەوە خزمەتی ئێوە یاز و خۆشەویست لەسەر دۆخی سووریا و نوێترین پێشاتەکان. ئەمڕۆ 16 ڕۆژ بەسەر ڕووخانی ڕژێمەکەی ئەسەددا تێپەڕی دوای تەنها 16 ڕۆژ بەشێکی زۆری نێردەی وڵاتان بە تایبەت نێردەی ئەمریکا و وەزیری دەرەوەی تورکیا و وەزیری دەرەوەی قەتەر و وەزیری دەرەوەی ئەردەن سەردانی دیمەشقیان کردووە و هەندێک وڵاتی دیکەش لە پرۆپۆزەڵیاندا هەیە بەم زوانە بە تایبەت میدیا تورکیەکان دەڵێن کە هەفتەی داهاتوو سەرۆکۆماری تورکیاش لەژێر چاودێریەکی توندی ئەمریدا سەردانی سووریا دەکات. ئەم هەموو سەردانانە لەم کاتە زۆی سووریادا کە هێشتا سووریا تەواو خۆی نەگرتوتەوە و بە جۆرێک لە مستەڵەحەکان پێی دەوترێت دەوڵەتێکی دەڵەمەیە شلە بۆ بەستنی بەرژەوەندیا و بەشی بازرگانین یاخود بۆ دروستکردنی هەژمون و کاریگەرین بۆ سەر ئەو گەنجەی دوای ساڵانێک باسی دەسەڵات لەسەر شانی نیشتۆتەوە. ئەمڕۆ گروپە چەکدارەکانی سووریا بڕیاریاندا کە خۆیان هەڵوەشێنەوە بچنە ناو بەرگری سووریاوە و ئەحمەد شەرع دەڵێت نابێت هیچ هێزێک هەبێت لە دەرەوەی دەسەڵات و یاسا. هەسەدە دەڵێت ئامادەیە ببێت بە بەشێک لە بەرگری سووریا. پرسیارەکە ئەوەیە دیمەشق دەیانکات بە بەشێک لە سوپای سووریا یان بەشداریان پێدەکات و لەژێر هەژمونی خۆیدا. ئەمە جیاوازە. ئایا سوپای نیشتیمانی سووریا کە لەگەڵ هەسەدە لە شەڕدان لەو گروپانەیە کە ئامادەیە خۆی هەڵبۆشێنێتەوە و بچێتە ناو وەزارەتی بەرگریەوە لە کاتێکدا ئێستا لە باکووری ڕۆژئاوای سووریا لەگەڵ هەسەدە لە شەڕدان ئەندامێکی سەرکردایەتی پێدە بۆ پەیام قسەی کردووە ئەم شەو دەڵێت ئامادەین بۆ گفتوگۆ. دیمەشق بۆچی گفتوگۆ دوا دەخات؟ ئایا بۆچی دیمەشق لەم ئان و ساتەی ئێستادا کە هەموو چاوەکان لەسەر گفتوگۆی ناوخۆین بۆەوەی کە قۆناغی ڕاگوزەر تێبپەڕێنرێت و حکومەتێکی یاوبەش پێک بێنرێت لەگەڵ هەسەدە گفتوگۆ ناکات؟ ئەم گرژیانەی لە نێوان هەسەدە و سوپای نیشتیمانی سووریا کە دەوترێت تورکیا سپۆنسەریان دەکات لەسەر چییە؟ ئەمانە و چەند بابەتێکی دیکە بە میوانداری هەریەکە لە میوانە بەڕێزەکانم. بەڕێز دکتۆر بەهرۆز جعفەر بەرپرسی پەیمانگای میدیتریانە بۆ توێژینەوەی هەرێماتی لە ئەستۆدیۆی ناوەند هەروەها بەڕێز شاهۆ خەرەداخی چاودێری سیاسی ڕاستەوخۆ لەگەڵم دەبن. میوانە بەڕێزەکانم کاک دکتۆر بەخێر بێن. کاک شاهۆ بەڕێزیشتان بەخێر بێن. ئێستا دێمە لای بەڕێزتان. کاک دکتۆر ئەمڕۆ 16 ڕۆژ بەسەر ڕووخانی ڕژێمەکەی بەشار ئەسەددا تێپەڕی. هێشتا زووە بەڵام لەم هەنگاوە سەرەتایانەی کە ئەم گەنجە هەموو جارێ دڵم قۆزە باڵا بەرزە کە دڵی خەڵکێکی بۆ لای خۆی کەمەند کێش کردووە کە ئایدیاژی ئیسلامی و بەتایبەت سوننیان هەیە. وڵاتانی عەرەبی بەشێکی زۆری خۆشیان دەوێت بەتایبەت سوننە. هەنگاوەکانی بەرەو کام ئاڕاستن؟ هیچ ڕوون بۆتەوە لە دیدگای ئەو ئایا سووریا دەیهەوێت بەرەو کوێی ببات؟ سپاس لێرەژەوە سڵاوم بۆ کاک شاوەوەی بەڕێز. حقیقەتەن ئەوە نزیکەی 13 ساڵی تەواوەتیە لە سووریا قەیرانێکی گەورە هەیە. هەر لەگەڵ گەرمبوونی ڕووداوەکانی سووریا و قەیرانی سووریا و لە میانەی بەهاری عەرەبیەوە 4 زلهێز ئەتوانم بڵێم 4 زلهێز لە ناو سووریایە هەوڵەکانی خۆیان شڕ کردوتەوە: ئەمریکا، رووسیا، ئێران، تورکیا. و لە پاڵیشەوە ناوە ئیسرائیل لە هێرشی ئاسمانیا کەمی نەکردو لە سووریا. 14 ساڵ ئەمریکا و رووسیا ململانیە بکەن لە سووریا. 14 ساڵ تورکیا و ئێران ململانیە بکەن لە سووریا. 14 ساڵ ئەتوانم بڵێم دەیان گروپی جیاجیا خەڵکی ئەتوانم بڵێم نزیکەی دەیان دەوڵەت نزیکەی 80 بۆ 90 دەوڵەت هەندێک جار ئەو لە ئینی ساڵانەی نەتەوەی گرتوەکانە ناو هاتووە 90 دەوڵەت ئامادەیان هەبوو بێ لە سووریا وەکو مقاتیل جەنگان بن لە چوارچەوەی لە نژێر ناوی گروپی جیاجیادا. یعنی ئەم خەریتەیە بەردەوام مەجوجەزری کردووە ناوخۆی سووریادا. بەڵام ئەوەی کە پێشاوی ڕوون کردینەوە لە ماوەی ئەم 3 هەفتەیە ڕابردووە ئەوەیە کە لە ئیدیلبەوە بایشی بەهێز هەڵی کرد ئەو گەنجە قۆزەی کە پێشتر کێشی تۆزێ زیاتر بۆ قەڵەو بوو لەوە چێ بۆ ئەم بەزمە حازر کرابێ خۆی ئامادە کرد بێ حازر کراوەیان خۆی حازر کردو ینی خۆی حازر کردو یان حازر کراوە. بەڕاستی من ئەوەی کە متابعەیەکەم زۆر زیرەکانە ڕووداوەکانە قۆزێتەوە. مەسەلەن قەتەر هەوڵدا لە ڕێگە جەزیرەوە وێنەیەکی گرنگ و جوانی ئەم گەنجە نیشان بات. BBC و کەناڵە جیهانیەکان بە هەمان شێوە بە شێوەیەکی گرنگ ئەویش کەناڵەکان بەکارێنێ و کەناڵەکانیش ئەو بەکار ئەهێنن.
قسەی لەگەڵ ئەکەن مەسەلەن نایەوێت لە لێدوانێکە لێزمەیەک با بەدەستەوە مثلەن پێڵێن تۆمە شوب قەدەغاکەیەڵێەوە خەڵکی دیکە هەیە بڕیاری لەسەردا بۆ ینی شتێک ناڵێکە خۆی ئەحراز بکە لە لای بۆ ئایندە دەکرێت هەراوە بێدەنگ بێ اینجا لەبەرەوە هێشتا ڕوون نییە مووقفانە هیچ مووقفێکی خراپ مەسەلەن بەرامبەر بە کورد نانوێنێ مووقفی زۆر گرنگە ئەنوێنێ مەسەلەن باز لە پێکەوە ژیانەکە باز لە ئەوە ئەبینین ئافرەت تا حدێکی زۆر بە نیمچە کراوەی ئەچێتە خزمەتی و گفتوگۆ ئەکەن ئیدارەی ئەمریکا مامەڵی لەگەڵ کوردوە دانیشتون لەگەڵیانە تۆی گرتوەکان و ئەنجومەنی ئاسایش خەڵکیان ناردووە بۆ لای تورکیا سەردانی کوردون یعنی خەریکە بەرەبەرە هێشتا حتا ئەم دقی لەگەڵ جەناب تا قسەکەم لە لیستی تیرۆران بەڵام بۆ بە فاکتێک و بۆ بە هێزێکی گرنگ لە ناوچەکەیە بیرشمان نەچێت لە ڕاستیە دۆخی سووریا و دۆخی عێراق لە یەک شتا پێچەوانن لە ڕووی تایەفیەوە مەسەلەن لە سووریا کەمینەیەکی زۆر لێی ئەقەلیات یعنی کەمینەیەکی زۆر زۆری شیعە هەن ئەوە دەیان ساڵە زاڵ کراون بەسەر زۆرینەیەکی سونە و ئایلی سونە و جەماعەت و کەمەکانترە لە عێراقا بینیمان بە پێچەوانەوە سونەیەکی کەمینەت چەند ساڵ سەدان ساڵ زاڵ کراوە بەسەر شیعە دەسەڵاتەکە گەڕاوەتەوە بۆ سونەکان ئەمە شتێکی خۆڕستکە یانەوە تا ئیرادەیەکی گشتگیر هەیە کە بیانەوێ سونەکان بێنەوە پێشەوە سەرەتا لە سووریا دواتر لە عێراق ئەگەر من لە ڕوانگەی زانستی پەیوەندیێنە و دەوڵەتەکانەوە وەڵامی جەنابەت بەمەوە کاڵێم زانست یعنی تیۆر هەیە لێرە تیۆرێکی سەرەکی هەیە کین سوالتس جۆن مایر شایمەر کۆمەڵێ ڕاید و پێشەنگی هەیە ئەم تیۆرە لە ناو زانستی پەیوەندیێنە و دەوڵەتەکانە پێڵەن نیۆڕیالیزم الواقعیە جدیدە ئەم تیۆرە بەردەوام پێی وایە سروشتی پەیوەندیێنە و دەوڵەتەکان ئەو گۆڕانکاریانە ناو خۆی دەوڵەتێکا ڕۆدەن پەیوەندی بە سروشتی پەیوەندیێنە و دەوڵەتەکانە هەیە یعنی بە نەوعێک لە نەوعەکان پێی وایە هەڕەشەکانە ناوخۆیان زۆرن مەسەلەن کاتێک لە ناوخۆیان مەسەلەن گەندەڵی ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی هەژاری یان کێشەی کۆمەڵایەتی و تەقینەوەی سیاسی ئەوانەی بەدوایە دێ بەڵام ئەم تیۆرە پێی وایە مەترسیە گەورەکان لە دەرەوە دێن بۆ ناوە یعنی دەرەوە تەحەکومەکە بە ناوە من قەنەعەتم وایە ئەگەر هێزە ناوەڕاستینەکان یان زلهێزەکانی ڕۆڵاتی ناوەڕاست بڵین تورکیا و قەتەر یان ئۆکەی ئەمریکا و ئیسرائیلی لەگەڵ دانەمێتەنانە لێدوانیان هەیە کە لە بەشداریان کردووە لە ڕوخاندنی ئەسەدا ئەم گەنجە قۆزە ئەوە کەواتە دەکرێت ئەوان بە مافی خۆیان بزانن لە بنیادنانەوەی سووریاشدا دەستیان هەبێ کاک دکتۆر دەگەڕێمەوە لای تۆ دەمێ بچمە لای میوانەکەی ترم کاکشاهۆ کاکشاهۆ دووبارە سڵاوتان لێبێت و سپاس بۆ بەڕێستان لەم ماوەکەمەدا وەزیری دەرەوەی تورکیا وەزیری دەرەوەی قەتەر وەزیری دەرەوەی ئاردەن نێردەی ئەمریکا بۆ کاروباری خۆراڵاتی ناوەڕاست سەردانی ئەم گەنجیان کردووە ئەحمەد شام پرسیارە جدیەکە ئەوەیە کە ئەوان بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەی سووریا جیۆپۆلیتیک دانەوێت پەیوەندیەکی سیاسی نوێ لەگەڵ ئەو سەرکردە تازێ ببەستن یانەوە تا دەیانەوێت شتێک هەیە پێی دەوترێت لە دوورمەودادا قازانجی بۆ ئەو دەوڵەتانە هەبێت نازانم مستەڵەحە دیبلۆماسیەکەی چییە دەیانەوێت کاریگەری یاخود هەژمون لەسەر سووریای نوێدا بنێن کاریگەری لەسەر جێبێڵن لە دااتوودا سووریا هەنگاوێک نەنێ دژی ئەو دەوڵەتانە کە زیانی هەبێت ئەم سەردانانە لەم بەپەلەیەدا لەم ئانوساتە کە هێشتا سووریا خۆی یەک نەگرتوێتەوە چیان لێ دەخوێندرێتەوە سلااو لە تۆی عزیز سلااو لە هاوڕێی خۆشەویست بەهرۆز و لە هەموو بینەران لە ڕاستیە سووریا وڵاتێکی گرنگە سووریا یەکێ بوو لەو چوار وڵاتەی کە پەیوەندیەکی قۆڵ و استراتیژی لەگەڵ هەم لە ئیتحادی سۆڤێتی هەم لە رووسیا هەبوو لیبیا عێراق میسر سووریا بینیمان لە ماوەکانی پێشووە ئەو سێ وڵاتەی تر میسر پاشان لیبیا پاشان عێراق ئەمانە لەو خانەی وڵاتە هاوپەیمانەکانی یەکێتی سۆڤێتی یاخود رووسیا هاتنە دەرەوە ئاخیر وڵات چی بوو کە وڵاتێکی عەرەبی گرنگ ئەویش توانی کە دەرچێت لە سنووری هەژمونی رووسیا ئەویش سووریایە بێگومان سووریا گرنگێکی گەورەی هەیە ئێستا ڕاستە کە بە مەرحەلەیەکی ئینتیخالیە تێپەڕێ بەڵام لەم مەرحەلەیە لەم قۆناغەیە هەموو ئەم وڵاتانە ئەم لایەنانە ئەیانەوێ گەرانتی ئەوە بکەن کە ئەو نفوذ و ئەو هەژمونی ئێرانی یاخود رووسیای نەماوە لە سووریا ئەوان پڕی بکەنەوە بێگومان لە ئێستاوە بە گرنگیەوە سێری سووریا دەکرێت هەم لە بۆ تورکیا کە
لە ماوەی ڕابردووە ئاوارە سووریەکان کاریگەریەکی ڕاستەوخۆیان هەبوو هەتا لەسەر هەڵبژاردنەکانی تورکیا لەبەرەوە بە گرنگیەوە سێریەوەکە کە سەقامگیری لە ناو سووریا دروست بێ بۆ ئەوەی ئەم چەندەها هەزار سەدان هەزار سووریە بگەڕێنەوە و سەرقاڵ نەبێ بە کێشەی ئاوارەکانەوە و تیش بخاتە سەر کێشە ناوخۆیەکانی ترەوە کە ببوون بەڕێگر یعنی بەهۆی ئەم ئاوارانەوە وڵاتانی تر وڵاتی وەکو خەتەر تیشکە خاتە سەرەوەی کە سوود لە سووریا ببینێ وەکو ڕێڕەوێک بۆ گواستنەوەی وزە کە زۆرێک لە سووریەکانەوە زانن بەهۆی ململانێ لە سەر ئەو گواستنەوەی وزەیەوە بۆ هۆیەوەی دروستبوونی کێشەی سووریا و لە 2011 ئەم میلەتە ئەناڵێنێ تاکو ئێستا هەروەها یعنی زۆربەی وڵاتان کۆکن لەسەر ئەوەی نایانەوێن نمونەی 2014 دووبارە بێتەوە. کاشاهۆ سەبارەت بە قەتەر کە دەیوێت سوود لە سووریا ببینێ بۆ گواستنەوەی وزە بۆ ئەوروپا لەم ڕێگەیەوە لە ئێستادا قسەیەک هەیە کە دەوترێت بە تایبەت ئەم ناوچانی کە لە پلانی استراتیژی وزەی قەتەردا هەبووە ناوچەکانی باشوور بەرزایەکانی جۆلان دەگرێتەوە بەو ناوچەیەدا تێپەڕێ ئەوش ئیسرائیل دەستی بەسەرداگرتووە گرفتی بۆ دروست نابێت لەم قۆڵەوە هیچ دەتوانێت سوود لە سووریا ببینێت بۆ گواستنەوەی وزە لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر ئەو زانیاریانەی کە لای من هەبوو ئەوە بوو کە چەند جارێک هەنێ لایەنی ئیقلیمی هەوڵیان نابوو لەگەڵ جۆلانیە دانیشن و جۆلانی و گروپە چەکدارەکەی بەکاربێنن لە ململانەکانی نێوان بەرەی مقاومە لەگەڵ ئیسرائیلە هەر لەو کاتەوە جۆلانی بە سەریحی وتبووی ئێمە ناچینە هیچ بەرەیەکەوە کە دژایەتی ئیسرائیل بکەین ئێمە هەڕەشەیەکی جددی هەیە لەسەر وڵاتەکەمان وڵاتێک هەیە داگیری کردووی ناوی ئێرانە تیشکە خەینە سەرەوەی چۆن خۆمان ڕزگار بکەین لەم هەڕەشەیە لەو کاتەوە ئەم ئاماژە ئیجابیە گەیشتووە بە لایەنە نێودەوڵەتەکان لایەنە ئیقلیمەکان کە ئەکرێت بنیاد بنرێ لەسەر ئەم کەیانە لەسەر ئەم گروپە و ئیشی لەگەڵا بکرێ و دەبینی لەگەر شکاریە بکەین بۆ لە دوانەکەی هەتا یعنی تا ئێستا هیچ لێدوانێکی نەرێنی نەداوە کە بۆ ئەمریکا یا بۆ وڵاتە زلهێزەکان کە چاویان لەسەر وەکو تێستێک وەکو تاقیکردنەوەیەک تەماشایەکەن بزانن لێدوانەکانی هەنگاوەکانی ئاماژەیەکە بۆ ئەوەی کە سووریا بەرەو ئاقارێکی تر بڕوە بەڵام بە پێچەوانەوە زۆر بە وردی لێدوانەیە و ئاماژەی ئیجابی ئەیەوە دیارە بەڕوونی ئەڵێت ئێمە ناچینە شەڕێکی ترەوە لەگەڵ ئیسرائیلە وڵاتە ئەیەوێت بە شێوەیەک لە شێوەکان بە تەفاهمێک بە لێکتەگەیشتنێک ئەو کێشانە چارەسەر بکە و وڵاتەکەی بگایێنێ بە کەنارێکی ئارام ئەگەر لێدوانەکان وەکو خۆی لەسەر ئەرزی واقع بچەسپێندێ مەبەستمەوە بوو کە قەتەر ئەگەر نەتوانێت لە ڕووی ئابوووریەکەەوە سوودی لێ ببینێت بۆچی دەیەوێت ئەم هەژمونە لەسەر سووریا جێبهێڵێت ینی ئەمە پرسیارێکە ئێستا جگە لە قەتەر کۆمەڵێک وڵاتی دیکەش تورکیاش ئەمانە تاڕادەیەک هاوسۆزی یەکتریشن لەبەرەوەیە کە هەژمونی وڵاتێکی شیعە لەگەڵ رووسیا لەسەر سووریا نەماوە وەکو پێشتر ئاماژەت پێکردانەوێ جارێکی دیکە ئەم بۆشاییە لەوێ جێنەمێنێت طبعا هەر لە ڕگەر ڕوخانی ڕژێمی بەشارەسەدا بۆرسەی شەریکاتی ئینشاءات شەریکاتی بنیادنان لە تورکیا بەرز بۆ ڕەسیدیان یعنی ئەمە دیارە کە ئەم وڵاتە بەشداری ئەکا لە دووبارە بنیادنانەوەی سووریا لەبەرەوە شەریکاتەکانی بەقەوەت بوون ئەسومیان بەقەوەت بوو ئەگەر بگەڕێنەوە تۆزێ بۆ ڕابردوو وڵاتی ئیمارات هەوڵێکی زۆر جدیە بەشارەسەد بگەڕێنێتەوە ناو وڵاتە عەرەبیەکان و دووبارە تەسویق و ڕیکلامێکی زۆری بۆ بکە ئیمارات چاوی زۆر لە پرۆژەکانی ئیعادەی ئیعمار بوو دووبارە بنیادنانی سووریا لەبەرەوە دەستی کرد بەم هەوڵانە بەڵام بەڕوخانی بەشار ئەسەد هەموو هەوڵەکانی ئیمارات و هەموو پرۆژەکانی بۆ داهاتوو چۆن کار بکات لە سووریایە کۆتایی پێهات لەبەرەوە دەبینین کە لێدوانە سلبەکان لێدوانە نەرێنەکان یاخود ئیعلامی کرد لەگەڵ ئەو ڕووداوانەی کە لە سووریا ڕوویە نەک بە شێوەیەکی ئیجابیانە بەڵام لە بەرامبەر ئەوە قەتەر ئەیەوێ بە سوودوەرگرتن لە پەیوەندیەکانی لەگەڵ لایەنەکانی سووریایە ئەو بۆشاییە پڕ بکاتەوە لەگەڵ تورکیایە بێگومان چونکە تورکیا ئەو پارە پێویستەی نییە پێویستە وڵاتێکی کەندا و داخڵ بێت و لە ڕووی پارە و لە ڕووی تەمویلەوە تەختی ئەو یعنی ئەو مەصاریفە زۆر دەگەڕێمەوە لای بەڕێستان سوپاس دکتۆر بەهرۆز دوێترین پێشادەوەیە کە
گروپە چەکدارەکانی سووریا بڕیاریان داوە کە ئەمڕۆ لە کۆبوونەوەیەک لەگەڵ ئەحمەد شەرە کە خۆیان هەڵبوەشێنەوە بستن ناو سوپای نوێی سووریادا، سوپای بەرگری. پرسیارەکە ئەوەیە هەموو گروپەکان بڕیاریان داوە؟ ئایا ئەم گروپانەی کە لە باکووری خۆرئاوای سووریاشن، سوپای نیشتیمانی سووریا کە دەوترێت پاڵپشتیان دەکا و ئاڵای تورکیاشیان هەڵداوە، ئەوانیش خۆیان هەڵدەوەشێنەوە. ئەم بڕیارە چی لێ دەخوێندرێتەوە بە غەیر مباشر؟ مانای ئەوە نادا کە هەسەدە و سوپای نیشتیمانیش بێن پەیوەندی بە دیمەشقۆ بکەن و سوپاکانیان هەڵبەشێنەوە؟ ئەمەی کە جەنابەت باسێکی ڕاستەوخۆ پەیوەندی بە تورکیا و ئیسرائیلەوە هەیە. ڕاستەوخۆ چۆن؟ لەبەرەوەی ئەو دوو وڵاتی زۆر معنین بە بارودۆخی سووریا پێشتر و ئێستاش و نەک هەر لەبەرەوەی جیرانێکی سەرەکی سووریان، لەبەرەوەی زۆر معنین بە ڕەسمکردنەوەی دۆخی سووریا بە بەرژۆندی خۆیان هەردووچیان بە درێژایی مێژووی دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل. ئیسرائیل بەرژۆندی خۆی دەست نەکەوتووە، جۆلانی دەستکەوتووە کە زۆر استراتیژیە. جۆلان پێشووتر دەستی کەوتە بوو پیانیا، بەڵام نەتەوەی گرتوەکان بڕیارێک هەیە بۆ ئەوەی کە ناوچەیەکیان دابڕی و کە هێزی نەتەوە گرتوەکانیش نزیکەی 1300 سەربازی هێزی نەتەوەکانی هەربێکی عقایدی لە منتیقەیە ئەگەر باسی جۆلانت کرد زەردەخانەیەکم هات لەبەرەوەی سعد جمعە کتێبێکی هەیە بۆ سەرۆک وەزیرانی کۆنی ئوردن بە ناوی مجتەمع الکەراهیە، باس لەوە کە سەرۆکی پێشووتری سووریا پێش حافظ ئەسەد لە ئاینی عەلەویەکان داوا هەیە ڕۆژێک پیاوێکی کوێر دەرئەکەوێ لە شمالۆیانی لە منتیقەی جۆلانەوە ئەو منتیقەیە داگیرەکات. موشە دەیان کە وەزیری دیفاعی ئیسرائیل بوو چاوێکی نەبوو کە دەرئەکەوێ یەکسەر ئەم عەلەوی و ئەوانە ئەڵێ بەخوا ئەمە پیاوە چۆرەکەیە کە لە ئاینەکەی ئەمەیە ناواتبوو یەکسەر تەسلیمی ئەکا. لەبەرەوە هەربێکی عقائیدی لەم منتیقەیە هەیە، ئەمە نابێت دیوە عقائیدەکەی ئەم بابەتە فەرامۆش بکەین. مەبەستم ئەوەیە لەم معادلانەی ئێستادا ئیسرائیل بەشی خۆی دەست نەکەوتووە لە سووریا، لە کاتێکدا بەرزایەکانی جۆلان کشابوونەتەوەی یەکگرتوەکانی و ئێن لە هەشتاویەکەوە بڕیاری دابوو کە بکشێتەوە 1200 کیلۆمەتر کشابوو. بەس لە دیباجەی نەتەوە گرتوەکان نووسرا تومەینتە ئینتەرناشنال پیس ئەند سەکیۆریتی بۆ پاراستنی ئاشتی و ئاسایشی نیشتیمانی دروست بووە. من بە تۆ و بە هەموو هاوڵاتیەکەڵێم لە سەر شەقامەکانیش لە هەموو خەڵکێک ئایا ئاشتی و ئارامی جیهانی هاتوۆتە دی، لەبەرەوە ئەم ڕۆژتەکە پەیوەندی بە پاوەڕ و بەهێزەوەیە نەک پەیوەندی بە نەتەوە گرتوەکان و ئەوە هەیە. من وەڵامی پرسیارەکەی جەنابتە دەمەوە، من باسی پەیوەندەکانی تورکیا و ئیسرائیل دەکەم. هەر کاتێ پەیوەندی تورکیا و ئیسرائیل ئارام بوو بێت و پەیوەندیکی بەهێز بوو بێت، ئەو کاتە لەسەر حیسابی کوردی باکوور و کوردی سووریا بوو، چونکە زەرەریان کردەوە. مەسەڵەن لە نەوەتەکانە بەهێزترین پەیوەندی ئیسرائیل و پەیوەندیە بۆ کە لەگەڵ تورکیایە بوو لە سەر ئاستی جیهانە، دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلانی لێکەوتەوە. مەسەڵەن لە سەرەتای هەشتاکانە پەکەکە خۆتان نەزانن لە سووریا دروست بوو و لە باوەشی حافظ ئەسەددا هاتوونەتەوە ئاراوە ئەو دامی کردوون. پێکەکە لەگەڵ سووریایە و لەگەڵ خەڵکی دیکەی هاوتای لوبنانە پەلاماری ئیسرائیلیان داوە بۆ ئیسرائیل لە کۆتایی نەوەتەکانە ئەمەی کردووە کە ئۆجەلانی دەستگیر کردو. ئێمەم ڕەختەیەمان کردووە عنی لەم ڕوانگەیەوە. بۆیە ئیسرائیل سەری حساباتی خۆی ئەکات. لە ئێستا ئیسرائیل لەسەر ئاستی ڕسمی، لەسەر ئاستی وەزارەتی بەرگری، لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە، لەسەر ئاستی هەرە پیرمەندەکانیان باز لەوەکەن دەبێت پاڵپشتی کورد بکرێت لە ڕۆژاوای کوردستان. ئەم کوردش قەسەدەیە، ینی خواتی سووریای دیموکراتە یان هەسەدەیە. ئێستا هەسەدە نزیکەی 18 گروپ کە گروپی دەرەکی بوون، مەسەڵەن خەڵکی چەپ بوون، کۆمەنیست بوون، نزیک بوون لە پەکەکە لە ناو تورکیا معارەزەی ئەردۆگان بوون. لە ماوەی ساڵانی ڕابردووە پەیوەندیان بە هەسەدەوە کردو، هەسەدە بڕیاری داوە دەریکان یان بیانێرێتەوە شوێنەکانی خۆیان و دەریکا لە ڕێزەکانی خۆیان بۆەوەی چەندین هەنگاو بەهاوێ بە ئاراستەی شام و بە ئاراستەی نزیک بوونەوە لەو حکوومەتەی کە بڕیارە پێک بێت لە ناوخۆی سووریادا. بۆیە ڕەسمکردنەوەی خەلیتەی ناوخۆی سووریا وەکو باسم کرد لە مداخەلەی پێشووما پەیوەندی بە سروشتی پەیوەندی نێودەوڵەتیەکانەوە. ئەم سروشتە ململانی حەوزە جیۆپۆلیتیکەکانە کە من دەمێ باسی بکەم لێرەدا. پەیوەندەکانی تورکیا و ئیسرائیل لە دوای 2010 پەیوەندێکی زۆر لاواز بووە، پەیوەندەکانیان تێک چووە. بۆ ئیسرائیل تورکیا وڵاتێکی زۆر گرنگە، موقعێکی گرنگە، بەڵام ئیسرائیل بە ئاشکرا و بە نهێنی و لە عمق و لە تینگتانک و ناوەندی دراساتی خوانە چەندین جارەمایان دووپاتە کردوێتەوە کە ئەوان تورکیایان دەوێت، بەڵام لە سەردەمی ئەردۆگاندانا واتە متمانیان بە تورکیایەکنی لە سەردەمی ئەردۆگاندا. چونکە ئەم ئەردۆگانە بیر لە فراوانخوازی ئەکاتەوە، بیر لە هەژمون خوازی ئەکاتەوە، بیر لە دەزۆردان لە دەرەوەی خۆی ئەکاتەوە.
بۆیە ئەم گۆڕانکاریانەی کە ئیسرائیل نەک هەر بەشی خۆی دەستکەوتۆ لە سووریا لە ڕۆژهاتی ناوەڕاستە ئێستا براوەی جەنگەکەی لە دوای 7 ئۆکتۆبرەوە من باسی هێز و قووەت دەگەم تۆ بەگشتی باس لە وڵاتانی هەرێماتی دەکەی بەس من لە ناوخۆی سووریادا هێشتا قەتیس ماوە من دەمەوێت بزانم کە ئەم بڕیارەی ئەحمەد شەرە کە داوێتی لەگەڵ گروپە چەکداریەکان تەعمیمە بۆ هەموو هێزەکانە ئەو سوپای نیشتیمانی سووریاش دەگرێتەوە یاخود هەسەدەش دەگرێتەوە یاخود ئەم هێزانن کە تەنها لە ناو چوارچەوەی ئەحراری شامدا هێشتا ئەمە ڕوون نییە کە ئایا ئەحمەد شەرع تاوەکو سەر لەسەر ئەم موقفانەی بەردەوام ئەبێت من بۆیە باسی گۆڕانکارە دەرەشیەکانم کرد چکەوە کاریگەری خۆی ئەبێت بەڵام ئەوەی کە ڕوونە زۆر زیرەکانە لێ دوانەدات زۆر زیرەکانە هەنگاوەکانی هەڵگردووە بەڵێ بە شێوشی گشتی قسە دەکات دەوێت حکوومەتێکی یەکگرتوو لە ناوخۆی باوێنەکە ڕوون بێت لەلای ئێمە مەزلوم عەبدی دەڵێ ئێمە دیموکراتیمان ناوێت ئەوەی کە سووریا دەیەوێت ئێمە گرنگ ئەوەیە شەریک بین باشە ئەمە دەستپێشخەرێکی زۆر باشە و داوای فیدراڵیەت ناکەن وەک ئەوەی کە لە هەرێمی خۆماندا هەیە ئەوانیش دەڵێن دەبێت هێزەکان هەمویان هەڵبۆشێنەوە و پەیوەندی بە سوپای نیشتیمانیەوە بکەن ینی جیاوازەکە لێرەدا لە چیدایە هەسەدا دەیهەوێت ببێ بە بەشێک لە مەنزومەی بەرگری سووریا واتە بەشەکەی خۆی جیاوبێ و خۆی تەحەکوم کا بە سەریدا و ئەم منتیقی و ئاسایشی ئەم منتیقی لە بەردەستدا بێت یانەوە تا دوجار ئەمەی کە شام دەیهەوێت ئەوەی کە دیمەشق دەیهەوێت بە ینی فەرمانێک لە دیمەشق دەربچێت لە منتیقەکانی هەسەدەش جێ بکرێتەوە چی ینی ئەم ناڕوونیەت چیە لێرەدا خۆی گرنگترین هەنگاو ئەوەیە گرنگترین پرەنسیپ ئەوەیە کە هەموو کوردێک بەرگری لەوە کا چەک بەدەست کوردەوە بێ لە ڕۆژاوای کوردستان چکە کورد بەبێ چەک لە ڕۆژاوای کوردستان تیکەیەکی چەور و هەموو کەس پەلاماریەدات بڕاستی ئەمە داوای تورکیا نیە لە دیمەشق بۆی کەوانی چەکدا داوای هەموو نارێکی کووردە بەڕاستی ینی داوای ئەحمەد شەرع داوای تورکیادا هەموو نارێکی کووردە ئەو ڕێزەی کە لە کورد دەگرێ ئەو هەبوونەوە و تەواجدی کە لە کوردەیە پەیوەندی بە چەکەکانی دەستیانەوە هەیە لە ڕاستیە یعنی ئێمە ئەوە بە هەند وەرنەگرین من دوێنش لەو تارێک ئاماژەم بەوە کردووە کە دەبێت هەسەدە خۆی لە پەکەکە دابماڵێ لەبەر ئەوەی فکری پەکەکە نەک هەر دژە بە تورکیا و بە قەتەر دژە بە خۆرئاوا و بە ئەمریکا و بە ئەوروپا و بە هەموو ئەوانی دیکە لەگەڵ ئەمەشدا ئێمە نابێ وەکو کورد ئەو هەوڵ و جوهدەی کە پەکەکە کردو لە ڕۆژاوی کوردستان بەکەم وەربگرین دوای بەهاری عەرەبیەوە گەر پەکەکان نەبوایە و ناوچانەی ڕێک نەخستایەتەوە و کوردی ساز نەدایە و بەرگری نەکردایە و بەرخۆدانی نەکردا ئێستا ئەو ناوچانەی کە ئەو بەدەست سەتاچلی سووریا کە خاکی کووردە بەدەست داعش و بەدەست گروپەکانی نزیک لە تورکیاوە دەبوون حقیقەتێکە بەڵام لە ئێستاە پێویستە هەسەدە خۆی لە تورکیا لە پەکەکە دوور بخاتەوە لەبەرەوەی هەم بیانوندا بەدەست تورکیا و قەتەر و وڵاتانی دیکەوە هەم لە ڕووی ئایدۆلۆژیەوە پەکەکە وەکو باسم کرد پێشووتریش دژە بە ئیسرائیل دژە بە تورکیا دژە بە قەتەر دژە بە خۆرئاوا لە ڕووی ئایدۆلۆژیەوە بۆیە گەر وەکو تاکتیکیش بێ دەبێت هەسەدە سەربەخۆی هەبێت لە قەرارات چەند خۆشان ئەمەیان دووپات کردوتەوە لە ڕێگەی مەزلوم عەبدیەوە ئەمە بە شێوەیەکی گشتی پەیوەندی بە ناوخۆی سووریاوە هەبوو ئەگەر پرسیارێکی دیکە زۆر باشە وڵا دەمێ بگەڕێم و لای میوانەکە دیکەم کاک شاهۆ قەرەداخی کاک شاهۆ ساڵح موسلیم ئەم شەو لە کەناڵی پێیام لەگەڵ ڕۆژنامەنووس کاک حەکیم گفتوگۆیەکی هەبوو باس لەوە دەکا کە ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ لەگەڵ دیمەشق بەڵام تاوەکو ئێستا دیمەشق هیچی دیار نییە بۆ گفتوگۆ ئەم مماتەڵەکردن بە کاتە لەلایەن دیمەشقەوە لەگەڵ هەسەدە یاخود پێدە لە خۆراوی کوردستان هۆکارەکەی چیانی چی لێ دەخوێندرێتەوە بێگومان ئێستا ئەوەی سێر بکە کە مەوازینی قووە یاخود ینی لایەنداری هێز بەلای ئەحمەد شەرعایە بەلای جۆلانیە بەلای دیمەشقایە کە وەکو دەبینین ئەو سەردانە زۆرانەی دەکرێن ئەو بەعرەبیە لە مغازلەی ئەمریکا بۆ ئەم دەسەڵاتە تازەیە ئەکرێ وە دیارە کە دعمێک و پاڵپشتێک هەیە بۆ ئەوەی پاڵپشتی ئەم حکوومەتە تازەیە بکرێ و ئەوەی تەماشای حتا ئیعلامی ئەجنەبیش بکات نەک تەنها عەرەبی دەبینێت کە تەسویقێک و ڕیکلامێک هەیە بۆ ئەم کەسە ئەکرێ و یعنی دەیانەوێت وەکو کاریزمایەک و وەکو تەنها سەرکردەیەک لە سووریا بیناسێن و زیاتر بەهێزی بکەن لە چاو سەرکردەکانی ترا یاخود لە چاو ئەو گروپانی ترا کە هەیە لە سووریا بێگومان ئێستا بەڕای من ئەو سەردانانەی کە تورکیاش لە ڕۆژانی ڕابردووە ئیبراهیم کاڵن هاکانفیدان کردی لە هەنێک لەلایەن لە تورکیا ئەڵێن ئەوە بۆ ئەوەیە کە تورکیا گەرنتی ئەوە بکات کە ئەحمەد شەرع لەسەر سیاسەتەکانی تورکیا ئەڕوات واتە هێشتا گومانێک هەیە لە تورکیا کە لەوانەیە ئەم کەسە سیاسەتێکی سربەخۆ پەیڕۆ بکات لەوانەیە هەوڵ باکە لەگەڵ لایەنی ئەمریکیە تووشی
گرفت نەبێت لەوانەیە هەوڵ باکە هەنگاوێک نەنێ کە ببێتە هۆیەوەی گرفتی تر بۆ دروستکە یاخەوەی کە دووبارە تیرۆر دروست بێتەوە داعش سوودی لێ ببینێ کەواتە لای لایەنی تورکیش ئەو سەردانە خێرایانەی کە ئەکرێ و ئەو هەوڵانە کە ئەدرێ بۆ ئەوەیە کە دڵنیا بنەوە لەوەی کە ئایا ئەم دەسەڵاتە تازەیە ئەم دەسەڵاتە نوێیە لەگەڵ سیاسەتەکانی ئەوانە ئەڕوادیا پێچەوانەیە چونکە هەوڵێکی زۆر هەبوو کە خطابی ئیعلامی ئەم دەسەڵاتە نوێ لە دیمەشق لەگەڵ ئەنقەرەیە بێ بەڵام بینیمان کە جیاوازە بینیمان کە ئەحمەد شەرە باسیەوە کە کاڵێ ئەبێ ئاوارەکانی ئەفرین بگەڕێنەوە بۆ ئەفرین کە هەمومان دەزانین کێ یعنی لە ئەفرینە ئەو لە چەکدارانن کە سەر بە تورکیان کەواتە توانەیە تێڕوانینی ئەم کەسە تۆزێ جیاواز بێ لە تێڕوانینی ئەنقەرە بۆیە هەتا ئێستاش نەگەیشتوونەتە یەکتەگەیشتنێک یاخود چۆنیەتی ڕێکەوتنێک لەگەڵ لایەنە کوردەکانە بۆ ئەوەی بگەن بە شێوەیەک لە یەکتەگەیشتن دەبێتە هۆی بوونی چەکداری. تۆ پێت وە بەهۆی ئەنقەرەوەیە کە دیمەشق تا ئێستا ناتۆتە سەرخەت بۆ گفتوگۆیەکی جدی؟ بێگومان ئەم بابەتە زۆر ئالۆزە یعنی ئەم بابەتە نەک تەنها هێزە یەقلیمیەکان هێزە نێودەوڵەتەکانیشی تایە ئێمە دەبینین ئێستا ئەمریکا لە قۆناغێکی ئینتقالیایە کە سبەینێ ترامپ دێتەوە هەمومان سیاستەکانی ترامپ بەزانین لەوارەیە وەکو بزنسمانێ مامەڵە بکات لەوارەیە لەپڕ بڕیاری کشانەوەی هێزەکانی بات یاخو بڕیاریمانەوەیان بەو بڵێ نایەڵین دەستبەرداری هاوپەیمانەکانمان نابین وەکو کورد بێگومان ئەم بڕیارانەی کە لەلایەن ترامپەوە لە داهاتوە ئەدرێت کاریگەریەکی ڕاستەوخۆی بێت لەسەر دۆزی کورد و لەسەر کوردەکان لە سووریا بەڵام ئێستا یعنی تورکیا دەیەوێت پێشەوەی ئیدارەی نوێ سەردەسەڵات کاکشاوە وەڵامەکانت پرسیارگەرێکی جددی هەڵدەگرن بەڕاستی لەگەڵ کاک دکتۆریش یعنی ئەگەر بێت و ترامپ سووریا جێبێڵێک وەک ئەو بڕیارەی کە پێشتر لە ماوەی سەرۆکاتیەکەی دایی دیمەشق گفتوگۆ ناکات لەگەڵ هەسەدە بە ئەمری واقع بە زەبری هێزێک لای دەکاتەوە مەبەستەوەیە چاوەڕێی کات دەکات بۆیە مۆماتەڵەبە کات دەکات ئەگەر بڕوانیدا هاوسەنگی هێز دەبینین بەلای کوردان نییە ئێستا بەلای دیمەشقایە لەبەرەوە ئەوەی کە هێزی کوردی زیاتر ڕاگرتووە هێشتوێتەوە ئەو دعم و ئەو سەپۆرتە ئەمریکیەیە و هەروەها بەداخەوە یعنی حتا لایەنە سیاسی کوردەکان لە ناو کوردستانی سووریا یەکدەنگ نەبوون دەبینین ئێستا باس لە گوتوێژەکرێت گفتوگۆکرێت بۆ ئەوەی یەک هەڵوێستیان هەبێت پێشتر یعنی ئەوە نەبووە پێشتر گوتارێکی تەخوێنی یەکتریان خیانەت بەخیایی زانیوە هەڵیان نایاوە کە یەکتەگەیشتنێک هەبێ یەکدەنگ بن کە ئەمەش کاریگەریەکی نەرێنی هەبووە سەریان لەسەر هەڵوێستەکانیان ئێستا درکیان بەوە کردووە کە پێویستە یەکدەنگ بن و هەروە یەک هەڵوێستن بۆی بتوانن بەلای کەمەوە ئەو قوربانیانەی کە پێشتر یاویانە بتوان بیکەن بە دەستکەوتێکی سیاسی لە سووریای داهاتووە چونکە ئەگەر ڕێکەوتنێکی ئەقلیمی و نێودەوڵەتی هەبێ بۆ ئەوەی وڵاتێکی مرکزی یاخود ئەگەر لا مرکزیش بێت بەڵام یەک پارچەیی بێت و ڕێگەنەیان هیچ هێزێکی تر هەبێ بێگومان ئەو کاتە کورد هیچ یعنی بژاردەیەکی تری لەبەردەمان نامێنێت تەنها ئەوەی ڕازی بێ بە واقع نوێیە یاخود ئەم چەکا وەکو دیفاعکردن لەخۆی بەکاربێنێ لەگەڵەوەیشە ئەگەر دامی ئەمریکی نەبێ ناتوانێت مقاومەیەکی ئەو یعنی مقاومەیەکی زۆر بکات بێگومان ئەمە لایەنە کوردەکانیش ئەمازانن لەبەرەوە بەڕای من ئەو خطابە نەرمەی لەگەڵ دیمەشقا ئەیکەن هەوڵیان هەروەها دەرگا لەگەڵ تورکیا بکەنەوە ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە لەگەڵ واقع نوێیەکە خۆیان بگونجێنن و هەروەها هەوڵ بن کە ئەو ناوچانەی بەدەستیانەوەیە لە مفاوضاتە بەلای کەمەوە ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان بێ بەشدار بن لە نووسینەوەی سووریای داهاتوو بە شێوەیە کە مافەکانی سەقافەکانی مافە کۆمەڵایەتەکانی بپارێزن. هەفتەی ڕابردوو هاکان فیدان سەردانی سووریای کرد لە لێدوانێکی داماژەی بۆ کرد کە ئیرادەیەکی جددیم لەلایەن ئەحمەد شەر ئەوە بەدی کرد بۆ ڕووبەڕووبوونەوەی تیرۆر ئیرادەیەکی جددیم بەدی کرد بۆ ڕووبەڕووبوونەوەی تیرۆر خۆشمان دەزانین کە پەکەکە و پێدا و هەسەدە لە خۆراوەی کوردستان بەنسبەت تورکیاوە لە خانەی تیرۆردان ساڵح موسلیمیش ئەم شەو ڕایگەیان وتی هێشتا تورکیا بە چاوی تیرۆر سەیری ئێمە دەکات ئەگەر ئەم لێک نزیک بوونەوەی ئەم تێبینێت جددیەی تورکیا لەلایەن ئەحمەد شامەوە بەدیکرابێ ئەم ئیرادەیە بەدیکرابێ کەواتە ئەمە ئەوە ناگەێنێت کە بەڵێ دیمەشقیش بە هەمان چاو سەیری هێزەکانی کوردەکە لەو ناوچەیە
هێشتا ئەو ئەگەر بڕوانینە لێدوانەکان و ئەو کەسانی کە نزیکن لە ئەحمەد شەرعەوە ئەو مۆخفانەی نەرەچێت هێشتا ڕوون نییە ئایا ئەحمەد شەرعیش هەمان تێڕوانینی هاکارفیدانی هەیە بۆ ئەو مەسەلەیە ئایا ئەوێت دەرگایەکی تر لە خۆی بکاتەوە لەم کاتەیە چونکە کە بینیمان کۆبوونەوەی کرد لەگەڵ گروپە چەکدارەکانی ترا چەندها گروپی چەکداری تر هەیە ئەردەن دامیەکە هەیە سعودیە هەیە ئەمریکایە هەیە ئیماراتە ئەمانش لەناو خۆی گروپە سونیەکانە هەن واتە ئەو تەنها گرفتی یعنی تەنها یەک گرفتی نەماوە ئەویش هێزە کوردەکان بێ بەڵکو لەناو خۆیشە هێشتا نەیتوانیەوە کە ئەمە هەمویان کۆکاتەوە لە ژێر یەک چەترا بێگومان ئەمە لە ڕۆژانی داهاتووە ڕوونە بێتەوە کە ئایا نیەتێکی وای هەیە کە ڕوبەڕووی ئەم هێزانە بێتەوە کە خۆی تووشی گرفتێ بکە لەگەڵ هێزە نێودەوڵەتەکانە کە ڕێگەیانە وەکو دکتۆر فەرمووی ئەگەر قبولکردنێکی ئیقلیمی و نێودەوڵەتی نەبووایە بەم ئاسانیە ناڕووخا بەشار ئەسەد بەڵام دیار بوو کە تەفاهمات و لێکتێگەیشتێکی زۆر لە پشتی پەردەوە کرابوو بۆیە بەو ئاسانیە سەفەری کرد و ڕۆشت و دەسەڵاتەکە گۆڕا کەواتە لایەنی نێودەوڵەتیش پێویستە ڕایان هەبێ لەسەر ئەو هەنگاوانەی کە جۆلانی دەینێ لەدا هاتووە لەبەرەوە زۆر ئاسان نییە ئەم هەنگاوە زۆر باشە لەبەر ئەوەی کە دووبارە تیشکە خەنە سەرەوەی کە هەر کێشەیەک لەم منطقەیە ڕووبە داعش دیسان لەوانەیە سوودی لێ بینێ و دروست بێتەوە بە تایبەتی ئەو لایەنانەی کە دۆڕاون لە سووریا هەوڵ ئەیەن دیسان کەیسی تیرۆریا خود مەنەفی داعش بەکاربێنەوە دژی لایەنە براوەکان لەبەرەوە هێشتا ئەمە ڕێگرە لەوەی کە ئەو هەنگاوانە بنبێ لە لایەن دەسەڵاتی نوێ دیمەشقەوە. زۆر باشە کاک شاو دەگەڕێم وە لای بەڕێستان کاک دکتۆر بەهرۆز. ساڵح موسلیم ئەمڕۆ وتی کە تورکیا وەکو تیرۆریست سەیری ئێمە دەکات لە 2015ەوە قەتعی عیلاقاتمان هەیە قسەمان لەگەڵ یەکتر نەکردووە بۆ وتیشی ئێمە دەمانەوێت گفتوگۆ بکەین ئەگەر تورکیا بیهەوێت لە سیاسەتی ژایمە دەزانین کە نە دۆستی هەمیشەی و نە دوژمنی هەمیشەی هەیە سیاست فەنی ئیدارەیە تورکیا هیچ ئاسوویەکی لەم خۆناغی ئێسادا دەست بە گفتوگۆ بکات لەگەڵ هێزی سووریای دیموکرات هەسەدا ئەگەر بێت و ئەوان زۆرێک لە مڕونەت نیشان بدەن کە بیسەلمێنن پەیوەندیان بە پەکەکەەوە نیە یاخود بە زۆرێک لە زۆرەکان قەتعی عیلاقە لەگەڵ پەکەکە بکەن کاکە تورکیا ڕاستی قسە زۆر لەسەر تورکیای بکەین کە پەیوەندی بە سووریاوە بێت لەبەرەوە زۆر باز لە تورکیا دەگەین چکە زانین کاریگەری ڕاستەوخۆی لەسەرم بارودۆخە هەیە سەری زۆرێک لە پەتەکان بەدەستی ئەوەیە ببوورە لە ڕاستیات تێگەشتنێکی جیانی دروست بۆ بۆیە ئەمێ خاڵخاڵ باسی تورکیا بکەم چکە بەڕاستی ئەم بابەتە ئەوەندە ئالۆزە یعنی دایمەنەوانەی کە لە ئەکادیمیا ئیشەکەن بە بەردەوامی ئیش لەسەر سوچێکی بابەتەکانەکەن مەسەن کاریگەری قەتەر لە پرسی سووریایە نایەن باسی هەموو شتەکان بکەن ڕۆڵی ئێران لە پرسی سووریایە ڕۆڵی رووسیا لە پرسی سووریایە بوونی ئەمریکا لە سووریا بوونی کورد لە سووریا داعش لە سووریا ئیسرائیل لە سووریا سووریا خۆی لە سووریا ئاوارەکان مەسەلەی مافی مرۆڤ مەسەلەی پرسی منداڵ یعنی زیاد لە شتێکە بەڕاستی حقیقەتەکە ئەوە هەیە من ڕاستێکێن کە لە کۆی ئەم مۆزوعە هیچ شتێک ڕوون نییە تەنها یەک شت نەبێ ئەوش ئەوەیە کە نزیکەی 14 بۆ 15 ساڵە لە سووریای رووسیا و ئێران تەواجدێکی زۆر گەورەیان هەیە 18 بۆ 19 مەعسکەری گەورەی ئێرانی هەبوو دەیان هەزار خەڵکی ئێرانی یان رووسی یان خەڵکی بیانی لە رووسیا بوون بە کوژران یا شەهید بوون یان ناوێکی بۆ بدۆزەرەوە ئێران بە دەیان ملیار دۆلاری لە سووریا سەرف کردووە ئێستا ئێمە بینیمان لە ماوەی 2 هەفتەیە رووسیا و ئێران لە سووریا کرانە دەرەوە چێ دەریکردن ئەحمەد شەرع دەریکردن کەس باوەڕ بەوە ناکا بەڕاستی ئەمە بۆیە ڕوون نییە چێ رووسیا و ئێرانی لە سووریا کردە دەرەوە هێشتا ئەمە بەو ڕوونیە دیار نییە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە تورکیاوەیە تورکیا ڕوونە چی بەسەر دێت 12 ساڵ پێش ئێستا ئێمە چین بۆ تورکیا $100مانەیە 120 لیرەیە 100 لیرەمان وەرەگرت 140 لیرەمان وەرەگرت بەڵام ئێستا بڕۆ $100 بە نزیکەی 3500-3600 لیرەی تورکی وەرەگری ئەمە 700 و 800 بەهای دراوەکەی لە دەستداوە لە ماوەی 13-14 ساڵی ڕابردووە کە تۆ 700 بۆ 800 چنێک لە داهای دراوەکە لە دەست دەی ئینفلیشن هەڵاوسان دروستە بێت کە هەڵاوسان دروست بوو بێکاریکی زۆر دروستە بێت کە بێکاریکی زۆر دروست بوو تەقینەوەی کۆمەڵایەتی دروستە بێت کە تەقی ئیترشتی دیکەی بە دوایە دێ بەڕاستی ئەو دەنگە ناوخۆی سیاسی کە لە تورکیا هەیە بینیمان لە دوای ناڵبژاردن ئەردۆغان چۆن دۆڕاجە هەپە سەرکەوت بەسەریدا ئەمە ئاو هەیە اینجا
ئەمەی کە تورکیا بانگاشەی بۆ ئەکرد لە ساڵی 2010 بەدواوە زیرۆ پرۆبلیم ینی سەفر بوونەوەی کێشەکان لەگەڵ جیهانی دەوروبەر بەڕاستی دوای بەهاری عەرەبی و مەسەلەی سووریا ئێستا نەک زیرۆ پرۆبلیم ینی سەفرکردنەوەی کێشەکان بوو نەگە بوو بە فول پرۆبلیم تورکیا کێشەی لەگەڵ هەموو کەسێکایە بەڕاستی لە لیبیا کێشەی هەیە ئەحمەد داوودۆغڵۆ سەرپەرشتیەوەی دەکرێت خۆی کرا دەرەوەی باز نەکرا بەڵێ بێگومان جا ئەحمەد داوودۆغڵۆ لەو کتێبی عومقی استراتیژیە کە سەرپەرشتیەوەی دەکرد دەڵێ تورکیا وڵاتێکە کە ناتوانێت تەنها بیر لە ئاسایش و سەقامگیری خۆی بکاتەوە ئەبێ بیر لە سەقامگیری ئەوانی دیکە بکاتەوە یعنی چی ئەم قسەیە یعنی تورکیا وڵاتێکە نابێ بەزبیر لە ئاسایشی خۆی بکاتەوە ئەبێ بەردەوام دەست لە کاروباری ئەوانی تر وەربدات یعنی تورکیا ناتوانێت ئاسایش بۆ خۆی دەستە بەربکات ئەگەر دەست لە کاروباری ئەوانی تر وەرنەدات دەبێ بەردەوام دەست وەردات بۆیە بینی تورکیا لە لیبیا ئەم ماوەیەک ئەم چەکدار و بەکرێ ژیراوانی سووریا بر لە ئاوەکانی یۆنانەوەی پڕانەوە بۆ لیبیا لە کێشەی خەلیفە حەفتەر و ویفاقی نیشتیمانیەت دەکرێت تورکیا لە سوودان و لە سۆماڵ دەستی وەرداوە تورکیا هەموو ڕۆژێک کێشەی هەیە لەگەڵ جەزیرەکانی یۆنان دەست وەرەدا تورکیا 40,000 سەربازی بردو بۆ قوبرسە تورکیەکە تورکیا لە سووریا باسمان کرد دەست وەرئەدا تورکیا لە باکووری عێراق هەرێمی کوردستانە یەکێکە 30 کیلۆمەتر یەکێکە 18 کیلۆمەتر یەکێکە 100 بارەگای سەربازی هەیە ناو هاتۆتە ناو خاکی عێراقەوە تورکیا بەهۆی کڕینی ئەندامێکی سەرێکی ناتۆیە بەهۆی کڕینی چەکی S400 لەگەڵ رووسیا تووشی سەرێشێکی گەورە بۆ لەگەڵ ناتۆ لەگەڵ ئەمریکایە تورکیا لە سەردەمی دارەی باید نادرن و دۆنگێکی زۆری هەبوو لەگەڵ ئیدارەی ئەمریکایە بەڵام ئەوەی کە لە هەمووی بە ئازارترە لە بۆ تورکیا ئەوەیە کە لە 2002 پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل تێک چووە ئەوش لەسەر پەیوەند بە پرسی غەزەوە ئیسرائیل دەیگوت تۆ مناڵی کوردە کوژی لە خەوا بە ئەردۆگانیش دەیگوت ئێوە مناڵی فەلەستینیە کوژن و شەهیدیانەکەن و ئەم شەوەیە دەستیان لێکی بادا ئەوە بوو لە کێشەی مافی مەرمەڕەیە 2002 و کێشەکانی لەگەڵ ئیسرائیل قوڵ بۆتەوە ئەم تورکیا هەمیشە ئیسرائیل وا ئەبین وەکو حەوشەی پشتی ماڵەکەی خۆیان ئەیبینێ لەوێ بڕا بە واشنگتن بۆیە لێرەدا دەرفەتێکی گرنگ بۆ کورد دەبینە مەگەر ئیسرائیل پاڵپشتی کورد ئەکات بتوانێت ئەگەر هەڵێم چونکە بەردەوام ئیسرائیل فێرە بەوەی پەنگ بە خەڵکی دیکە بعد بیان کاتە ناو ڕۆدۆنگە و کاتی خۆی پاڵپشتی ئەرمەنیەکانی دەکرد تاوەکو جینۆسایدی کردن دوایی لەگەڵ تورکیای ڕێککەوت و تورکیای دوای بڵێن کەمالیزمان ڕێککەوت ئەگەر ئیسرائیل ئەم بوونەی بەڕاستی بێت و بتوانێت لۆبی بۆ کورد بکات و لەگەڵ ئیدارەی ئەمریکایە کە ترامپ بە خۆمانزان ئەوەیە بێگومان ئەمە زەمانێکی گەورەیە هەنی حقیقەتێکی من نامێت لێرەینی بکەین ئەوەی کە ئیدارەی ئەمریکا لە دوای ساڵی 1990 بۆ کوردی باشوور و ڕۆژاوی کوردستانی کردووە بۆ هیچ کەسێکی تری نەکردو ئیدارەی ئەمریکا زۆر باشە یعنی ئەمەیە بە کورتی ئەمە بڵێم ینی شتەکە هەر ڕۆژاوای کوردستان نیە باشووری کوردستانی هەرێمی کوردستانیش مەسەلەن ئەوان ناوچەی دژەفرینیان بۆ دروستکردین هەرێمی کوردستانیان بۆ دروستکردین چون شەڕی ناوخۆیمان کرد ئەوان سەدام حوسێنیان بۆ ڕوخاندین و دەستوریان بۆ نووسینەوە سەر و کۆماریان بۆ داناین وەزیری خارجە و سوپاسەلارێن بۆ داناین ئێمە ئەو هەموو شێشەیەمان دروست کرد بەڕاستی ئێستش یعنی ئەگەر لە ئیدارەی ئەمریکا پاڵپشتی ڕۆژاوای کوردستان نەکات لەمای 24 ساعەتا تورکیا قەسەدە و هەسەدە و ئەمانە هەموو ئەسڕێتەوە چونکە تورکیا بوونێکی ئاسمانی گەورەی هەیە لە ناوچەیەدا لە ڕووی بەتایبەتی لە ڕووی توانای درۆنیەوە زۆر پێشکەوتووە توانێتە دەخڵ زۆر باشە دکتۆر کاک شاهۆ دێم وەلای بەڕێستان ئەم گرژیانی لە دەوروبەری کۆبانێ و جسری تشرین هەند چەند ڕۆژێکە لەگەڵ دەمەوێت ئاماژەیەک بۆش بکەین لەسەر چین ئەم گرفتانە و بۆچی دیمەشق هیچ هەڵوێستێکی نییە لەسەر ئەم گرژیانی کە لە نێوان هەسەدە و سوپای نیشتیمانی سووریادا هەن بێگومانەوەکو پێشتر باسم کرد هێشتا نەگەیشتوێتە ئەوەی کە بتوانێت بڕیار با لەسەر ئەوەی چۆن مامەڵە بکات لەگەڵ قەزیەی کوردیە لە سووریا هەمومان دەزانین ئەم قەزیە حەساسە ئەم قەزیە زۆر مهمە چاوی زۆری لەسەرە کەواتە هەموو ڕێگەکان دەستەوە بانەکانشاوە کەواتە هیچ سەروەرێکی نییە ئێستا دیمەشق بەم حسابە بێت بەمەی کاک دکتۆریش ئاماژەی پێدەکات تورکیا بەم قوڵایی ئەستراتیژیە لە ناو سووریادا بێت وڵاتانی دیکە هەژمونیان هەبێت کەواتە ئەم پرسا تا هەر بە معلقی دەمێنێتەوە هەر لە دوای کەوتنی بەشار ئەسەد ئیسرائیل تەنها لە 48 کاتژمێرە زیاتر لە 350 ئامانجی هێرشی کردە زیاتر لە 350 ئامانجبی ئەوەی هیچ وەڵامێکی هەبێت کەواتە هێشتا ناتوانێت یعنی خۆی بنیاد بنێتەوە و بڕیار با و بڕیارەکانی کاریگەر بێت بێگومان وەکو وتمان ئەم لە قۆناغێکی ئینتقالیایە ئێستا هەر خۆی لە نازقیە ئەوانەی کە پێشتر لەگەڵ بەشار ئەسەدا بوون خەریکە گرفتەنێنەوە خەریکە هێرشەکە لەسەر
چەکدارانی ئۆپۆزیسیۆن کە ئێستا بوونەتەوە چەکدارانی دەسەڵات کەواتە هێشتا مشکلەی کێشەی ناوخۆیی هەیە و مامەڵەکردن لەگەڵ ئەو کێسە پێویستی بە دیراسەیەکی زۆرە و ئەویش ئەوە زانێ لەبەرەوە دەبینم کە چۆنەڵی خاویەک هەیە یاخود بیرکردنەوەیکی زۆر هەیە لە مامەڵەکردن لەگەڵ ئەو کێسەیە لەبەرەوە ناوێت کێشە بۆ خۆی دروست بکات ئەوێت جارێکە دەسەڵاتەکەی جێگیر بکات جارێ ئەو هێزانەوە ئەو فەسایلانەوە ئەو گروپە زۆرانەی کە هەیە و لە دەوروبەرین و لە دەرعا و لە شارەکانی ترن لە ژێر چەتری تران هەمویان کۆکاتەوە پاشان بڕیار با چۆن مامەڵە لەگەڵ ئەم هێزانەیە بکات لەبەرەوەی وەکو ئەوەی کە ئەوانەی لە دەوروبەری ئەحمەد شەرعن باسی ئەوە کرد کە ئەحمەد شەرع قبوڵی ناکات ئاڵای تورکیایش بەرز بکرێتەوە بەڵکو ئەبێ تەنها ئاڵای سووریای نوێ ئاڵای سووریای ئازاد بەرز بکرێتەوە ئەگەر ئەمە ئەم تێڕوانینەی لە سەر ئەرزی واقع جێبەجێ بکات بێگومان لەوانەیە تووشی کێشە لەگەڵ تورکیاشا بێ بەڵام هێشتا دیار نییە کە ئایا بەرەوکوێ ئەڕوات ئایا ئەتوانێت ئەم بڕیارانە با ئایا ئەتوانێت دوور لە تورکیا سووریا بەڕێوە بەرێ بە تایبەتی لەم کۆناغا حساسەیە یاخود ناتوانێت ئەمانە هەمووی لە ماوەی داهاتووە و هەروەها ئێستا وەکو ئەوەی ئەبینین کە پرۆسەی شکاندنی هیلالی ئێرانی کە لە لوبنانەوە دەستی پێکرد گەیشتە سووریا ئێستا باسی لە عێراقە کرێ باس لە یەمەنە کرێ ئەمە وا دیارەکە ناوچەکە بەرەو گۆڕانکاری تر ئەڕوا کە لەوانەیە سووریا یاخود فاعل بێت و کاریگەریەکی زۆر هەبێ یا کاریگەری بێتە سەر لەبەرەوە سووریا دەزانێت کە ناوچەکە بەرەو گۆڕانکاری تر ئەڕوات بەرەو گۆڕانکاری گەورە ئەڕوات ئەو وڵاتانی نفوز و هەژوریان هەبووە وەکو جاران نامێنێ وڵاتی تریە لە پێشەوە لەگەڵ وڵاتانی ئیقلیمی ئێمە دەزانین نەتەوەی گرتوەکانیش هێشتا وڵاتانی یەکێتی ئەوروپا کاریگەریان لەسەر ئەم ناوچەیە بە تایبەت عێراق و سووریا هەیە لاگەری ئەوەی کە ئێمە دەزانین لەم قۆناغەدا کە دیمەشق لاوازە بەڵام مەگەر تورکیا ئەم هێرشە دەست پێ بکات بۆ سەر ئەم ناوچانە بە تایبەت کۆبانێ هەڵوێستی نەتەوەی گرتوەکان چی دەبێت ئەگەر چی کاک دکتۆریش پێشتر ئاماژەی پێکرد لەو حاڵەتانی کە ئەمری واقع دەیخوات و هێز دەیخوات هەموو وڵاتان و UN و نەتەوەی گرتوەکانی ژێگەر بێت و قسە بکەن هیچ نایخوا لەم مەرحەلێدا منطقی هێز دەیخوا بەڵام دەبینین کە وەزیری دەرەوەی ئەڵمانیا باسی لەوە کردووە کە ئەگەر بێت و تووشی هێرش بکات مەترسی سەر هەڵدانەوەی داعش دروست دەبێت بۆ پێی کە بەشێکی زۆر لە پاشمەوەکانی داعش لە کەمپی هۆڵ لە بەردەستی قواتی قەسەدەدان هەڵوێستی نەتەوە یەکگرتوەکان چی دەبێت ئایا بەڕەڵاکردن یاخود چۆن دەڵێ ئازادکردنی سزنەکانی داعش پاشماوەکانی داعش کاریگەریەکی خراپ لەسەر ناوچەکە جێناهێڵن بە تایبەت بۆ ئەوروپاش ئەگەر بێت و بڵاو ببنەوە بێگومان ئەو مەترسیانە هەیە ئەگەر فۆزاش دروست بێت لەو منتیقەیە زۆر ئەگەرێکی زۆرەکە ئەو شانە نوستەکانی داعش دووبارە بێنەوە بەڵام وەکو نەتەوەی گرتوەکان چی توانی لە غەزە بکات هەر ئەو نەلوانەیە بتوانێت لە کوردستانی سووریاش بکات یعنی بابەتی ئیدانە و بەیاننامە و ناڕازی و ئەم شتانە تەنها دەتوانن دەربکەن و هیچ شتێ ناتوان لە ئەرزی واقع بکەن وەکوتم لایەنی ئەمریکی تەنها بریاردەری یەکلاکەرەوەیە لەم کەیسەیە ئایا بریارەیە کە ئەو چەترەی لە ساڵانی پێشووە هەی بۆ لەم ناوچەیە بەردەوام بێت یان نا ئەگەر ئەوە نەبێت بێگومان تورکیا ئەو پلانەی لە مێشکی خۆیان هەیەی ئەو پرۆگرامی دایناوە جێبەجێەکات و ینی بە بێ گوێدانە ئەو کاریگەریانەی دروستە بێت لە سووریا یاخود لە ناوچەکە چونکە ئەو هێزە بە شازادی و تیشکە هاتە سەریان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیە بۆ کۆتاقسە دەگەڕێمەوە لای بەرز دکتۆر بەهرۆز قسەیەک دەکرێت لە بەشێک لە میدیا ناوخۆیەکان کە ئەگەرێک هەیە وەکو پڕیاری 688 نەتەوەی گرتوەکان ناوچەیەکی دژەفرین دروست بکرێت بۆ خۆراوی کوردستانیش ئەمە هیچ احتیمالاتێکی هەیە و ئەگەر دروست بکرێت تورکیا سوور دەبێت لەوەی کە بە منطقی قووە هەر بێتە ناو منتیقە کوردیەکانەوە بە پلەی یەکەم هەر پرسیارێکی سەرەکی لەسەر ئایندەی کورد لە ڕۆژاوی کوردستان و باشووری کوردستان پەیوەندی بە کورد خۆیەوە هەیە ئەگەر کورد یەکگرتوو بێت ئەگەر کورد دامەزراوی بەهێزی هەبێت ئەگەر کورد بیری تیژی هەبێت ئەگەر کورد لەگەر ڕۆحی سەردەمەکەدا خۆی بونجێنێت بێگومان دەرفەت هەیە ئەگەر کورد پێچەوانەی ئەمە بکات هەر لەوە کۆی لە باشووری کوردستان لە ساڵی 60ەکان و 90ەکان هەر خەریکی جەلالی و مەلایی و بین و نێڵین موسەسات دروست بێت و برە بە گەندەڵی بین و ناوخۆ و بێزاری هەبێت و لە دەرەوە دانپیانان نەبێت
بێگومان ئەوەشی هەیە لە بەردەم مەترسیێکی زۆر گەورەیە نەتەوەی گرتوەکانیش کاتێک لە پشت بابەتەکە پەیوەندی بە نەتەوەگرتوەکانی بابەتەکە پەیوەندی بە ئیسرائیل و ئیدارەی ترەمپەوە هەیە بەڕاستی ئەمە مهمە جاران ئەنگول لە جیۆپۆلیتیکی وزەیە پێم بڵێ بۆ ڕێکە لە کێوە ڕاهی نەوتەکەی غازەکە پێتەڵم 4.5 لە کێوە ڕە لەبەرەوە ئێستا پێم ئێستا براوەی سەرەکی ئەم دۆخە خەڵک ئەنی هەموو کۆمەلگای نێودەوڵەتی سەیری ئیدارەی ترەمپ و ئیسرائیلەکە چونکە بەڕاستی من لە سەرەتا پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکە بە کورتی شتێکم باس کرد و دەیکەمە کۆتا قسەم ئەوەی کە ئەم سەردەمەی پێ ئەناسرێتەوە وەرچەرخانی سیستەمی نوێی جیهانیە بەڕاستی کە تێیدا هەژمونی چینە ئێمە نابێت لە پێشچاوی نەیگرین چین بە هەژمونی زۆر هەڵقشاوە دوو هەمیان زیرەکی دەستکردە تەحەکومەکە بەم جەنگانەوە سێ هەمیان هەڵقشانی ڕۆڵی کۆمپانیاکانە چوارەمیان بەڕاستی ئەم نەوە جەنگانن کە لە ناوچەکەدا هەن زۆر بەڕێز دکتۆر بەهرۆز جعفەر سپاس بۆ بەشداریت بەڕێز شاه و قەرەداتی چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێزیشتان دووبارە خۆشەویستانم لێرەدا بەم جۆرە کۆتایمان هێنا بە مەڵخەی گفتوگۆ بەخوای گەورە مێرەبانتان دەسپێرین کاتێکی باش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ